ماوەی 3 مانگە نەخۆشی ڤایرۆسی جگەر لە زیندانی چاکسازی گەورانی سلێمانی بڵاو بۆتەوە و ژمارەی توشبوانی نەخۆشیەکەش بۆ 23 کەس بەرز بۆتەوە. لە ئێستاشدا بەهۆی گوێپێنەدان و پشت گوێخستن و چارەسەر نەکردنیان ماوەی 4 ڕۆژە 14 کەس لەو زیندانیان ئەمانیان لە خواردن گرتووە و باری تەندروستیشان بەرەو خراپبوون دەڕوات. دەرکەوتە نزیک 17 نەفەر 18 نەفەر ڤایرۆسی جگەرمانەیە لە نۆعی سی و بی. ئەلانەوە دەستێمان حکومەت نەیە بەدەممانە ئیلاجمان نەکەن نەهیشیەک هەمومان لێمان دەرکەوتووە هەمومان قاچمان هێشەکان لێمان دەرکەوتووە. الان ئێمە ئەوڵ 5 نەفەر بووین دوایە بووین بە 8 نەفەر دوای ڕێژەکەمان ئەم بەرز بۆتەوە بۆ بە 17 و 22 نەفەر الان دقیق 22 نەفەری یانەوێ شتەکە کە بکەن ئان تێگەی یانەوێ شتەکە کە بکەن لە دەرۆ پێی نەزانن. تەندروستی وەزارەتی تەندروستی دەرۆ نایە بەهانامانەوە ڤایرۆزەکە تقریبا 15 نەفەرمان ڤایرۆسی سیمانەیە لە نۆعی سی ڤایرۆسی جگەر لە نۆعی ئەو باقیەکەش بیە دانەیەکیشان ئایدزە ئەچین بۆ دانکێشان دانمان ناکێشن دەمامەکە بەسەڵڵێن ئێوە پیسن ئەچین بۆ دکتۆر ئەڵێ دەمامەکە بەسەڵێ هەناسە بۆ لاوە بێ یعنی ئەچین بۆ دەلاخانە ناون تەواو بەری دەرونیشمانیان تێکداوە کاگڕاستی بەخاتی خوا بەشم بێ بەهانامانەوە بەخوا تەواو فۆتۆ لە دوێنێشۆن لە دوێنەوە نانمان زۆر هیچ ناخۆین وەزی تەندروستیشمان باش نییە هەموو شتەکانیشمان خستۆتە بەر خراپیەکە ناخۆین بەخوا وەسەمان زۆر خراپە بەخۆی ئێستا لە قاعەیە 14 نەفەرمانمان گرتووە مانمان گرتووە بەڵام حات یعنی پێمان بشکێنن بە زۆر وەڵا ناشێنی زێمە هیچ وەسات تەندروستیە بە خراپەوە ئەو تەواو فشاریشیان هێناوە بۆمان. بۆ بە دووەداچوونی سکاڵای ئەو زیندانیانە تیمی پەیام 2 جار سەردانی زیندانی چاکسازی گەورانی سلێمانی کرد بەڵام ڕێگەیان پێنەدرا بچنە ناو زیندانەکەوە. هەروەها جێگری بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانی بە بیانووی نەبوونی مۆڵەتی قسەکردن ئامادە نەبوو هیچ قسەیەک لەو بارەوە بکات. هاوکات پارێزگاری سلێمانی ژووتی هیچ زانیارێکی لەسەر ئەو بابەتە نییە. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و وتەبێژی دادگای سلێمانیش وەڵامی پەیوەندیەکانیان نەدایەوە. بە پێی وتەی زیندانیەکان لە سەرەتادا تەنها 5 کەس هەڵگری ڤایرۆسەکە بوون بەڵام دواتر ڕێژەکە گەشتۆتە 17 کەس و لە ئێستاشدا ژمارەی توشبوانی ڤایرۆسی جگەر بۆ 22 زیندانی بەرز بۆتەوە. هەروەها کەسێکیش لە کاتی پشکنین دەرکەوتووە کە هەڵگری ڤایرۆسی ئایدزە و لە زیندانی تاکە کەسیدایە. 17 زیندانیش لەو زیندانیانەی کە هەڵگری ڤایرۆسی جگەرن لە زیندانیەکانی دیکە جیا کراونەتەوە و لە قاعەیەکدا بند کراون. لا چەند ڕۆژی ڕابردووشدا وەزیری تەندروستی حکومەتی هەرێم و نووسینگەی سلێمانی دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ بە مەبەستی بە دواداچوونی نەخۆشی ئەو زیندانیانە سەردانی زیندانی چاکسازی گەورانیان کردووە بەڵام بە وتەی زیندانیەکان بەرپرسانی چاکسازی گەورانی سلێمانی شاردوونیانەتەوە و نەیان هێشتووە لیژنەکان بیان بین و بەسەریان بکەنەوە. لە کۆی 22 زیندانی توشبوو 15 کەسیان هەڵگری ڤایرۆسی جگەرن لە جۆری سی و 7 دیکەشیان لە جۆری بی کە دوو مەترسیدارترین جۆری نەخۆشی ڤایرۆسەکەن کە ئەگەر خێرا کۆنتڕۆڵ نەکرێت ئەوە ڕێژەی توشبووان زیاد دەکات بەتایبەت بەهۆی ئەوەی کە ڤایرۆسی جگەر یەکێکە لەو نەخۆشیانەی خێرا بڵاو دەبێتەوە و ڕێگای بڵاوبوونەوەشی زۆرە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.